باشەمانە عاقڵ نابن، عقلیان بەوە ناشتێت تێناگەن کە ئاخرەت ماڵی ئاخرەت و خۆشیەکانی ئاخرەت زۆر خێرتر و چاکترە لە خۆشیەکانی دنیا. کەواتە ئینسانی عاقڵ، جارێ با بزانین براکانم عاقڵ چێ؟ عاقڵ ئەو کەسەیە کە ينظر في عواقب الأمور. عاقڵ ئەو کەسەیە بیر لە پاشەڕۆژی شتەکان دەکاتەوە. عاقڵ ئەو کەسەیە بیر لە پاشەڕۆژی قسەکەی، بیر لە پاشەڕۆژی هەنگاو و کردەوەکەی دەکاتەوە. کە ئینسان بیری کردەوە و بە گوێرەی بیرکردنەوەکەی کاری کرد، عاقڵە. بۆ نمونە کەسێک دەیەوێت زینا بکە، لەو لەحظەیەدا کە بۆی هەڵکەوتووە زیناکردن نەفسی ئینسان دەیەوێت، بەس عاقڵ نەفس ئێستای دەوێت، بەس عقڵ عاقبەتەکەی دەوێت، پاشە ڕۆژەکەی. باشەوە زینات کرد، دوای ئەوە چی؟ دوای ئەوە چی؟ دوای ڕوڕەشی دنیا، دوای ئەوە ئاگری جەهەنەم، خوا پەناماندا. وتوڕەبوونی رب العالمین. کەواتە دەڵێ باشم بۆ بکەم، بۆچی خۆم تووشی ئەوە بکەم، پەنا بەخوا نایکەم. کەواتە عقل چیە وتمان؟ بیر لە پاشە ڕۆژی شتەکە دەکاتەوە. کەسێک تووڕە بووە غەزەب گرتوویەتی لەگەڵ کەسێک کێشەیەکی هەیە خەریکە بیکوژێت، دەمانچەی دەرێ ناو بیکوژێ. عاقڵ بیر لە پاشە ڕۆژی دەکاتەوە. باشە کوشتت، دوای کوشتنەکە چی؟ دوای کوشتنەکە چی؟ دوای کوشتنەکەی تۆ دەبێ بکوژێتەوە کە حکمی شەرع هەبێ، یاخود شوێنی تۆ ئاگری جەهەنەمە بەردەوام تیادا بمێنیتەوە، پەنامان بدا خوای گەورە. کەواتە کە عقڵ بیر لە پاشە ڕۆژی ئیشەکان دەکاتەوە دەوەستێت، ئەو کەسە عاقڵە بەڕێزەکانم. بۆیە ئەو کەسانێک کە یعنی بیر لە نەتیجە و مەئال و دەرەنجام و ئاکام و پاشە ڕۆژی قسەکانیان و کردەوەکانیان ناکەنەوە، ئەوە نیشانەی کەم و لاواسی عقڵە. نیشانەی عاقڵێتیش ئەوەی بیری لێ بکەیتەوە. بەڵێ خوای گەورە دەفەرمێ باشە بیر ناکەنەوە، عقڵیان نییە، چکە وتمە عقڵ بیر لە دواتر دەکاتەوە، کە تۆ بیر لە قیامەت بکەیتەوە. باشە خۆ مردن دێ، من دەمرم. ئەگەر لە دنیادا سەرۆکی هەموو وڵاتەکانی دنیا بم، لە هەموو کە زیاتر ماڵم هەبێ، لە خۆشترین ژیاندا بم، هەر دەمرم کۆتایی دێ. ئەی دواتر ئەگەر خوام نەپەرست پێ شوێنی من جەهەنەمە، پەنا بەخوا. باشە بیرکەوە بیر لە عاقبەتەکەی بکەوەی عاقڵ. پاشە ڕۆژەکەت چیە؟ پاشە ڕۆژەکەت جەهەنەمە. جەهەنەم لەوە گەڕێ بەهەشتت لە دەستچوو، ئێستا دەچیتە ناو جەهەنەمیش، خوا پەناماندا. چێ تەحەمولی ئاگر دەکات؟ پەنا بەخوا. جا بۆیە چ کەسێک لەو قەزیەیە تێدەگات و کاری بۆ دەکات کە ئاخرەت خێرترە لە دنیا، ئینسانە عاقڵەکان. بێعقڵەکان بیر لەوە ناکەنەوە، بێعقڵەکان بیر لەوە ناکەنەوە. دەڵێ من لە دنیادا ڕابوێرم، لە دنیادا ژیانم خۆش بێت، تەواو واز بێنە لە قەبر و قیامەت و ئەوە حسابی بۆ ناکەم. ئەمە نیشانەی بێعقڵیە براکە.